ئەم کاتان باش هاوڕێیان بەخێربێنەوە سەرسەر و سەر چاوم ئەمڕۆ ئێوارە بە کورتی ئانالیزێک لەسەر کۆتایی ڕاوشەکە دەکەین کۆتایی هێزەکانی سووریای دیموکراتیک و کۆتایی مەسلەی کورد لە سووریا و لە تورکیاشدا لە دەرەوەی دەوڵەت ئیتر کورد کۆتایی دێ وەک کیانێکی سربەخۆ لە دەرەوەی دەوڵەت بەڵام لە ناو دەوڵەتدا ئیتر بەشێک لە مافەکانی پێدەدرێت ئیتر ئەو مافانە ئەوە نین کە کوردەکان سەدان ساڵە فێر بوونە ئیتر ئەدەبیاتیان بۆ ساز کردووە ئێمە بە ئیرادەیەکی سربەخۆ لە ناو دەوڵەت دابین نەخێر ئیتر کوردەکان ئاوێتەی ناو هەموو دەوڵەت دەبن هەروکو بینیتان لە هەژدەی کانونی دووەمی 2026دا دیمەنی ململانەی سووریا گۆڕانکاریەکی بنەڕەتی بەخوێەوە بینی دوای ڕاگەیاندنی فەرمی ڕێککەوتن نامەیەکی چواردە خاڵی لە فەرماندەی هێزەکانی سەرۆکی کاتی حکوومەتی ڕاگواستنی سووریا کە پێشتر ئەبوو محەممەد ئەلجۆلانی ئەلنووسرا ئەلداعش بوو و ئێستاکە ئەحمەد شەرعا لەگەڵ مەزلوم عەبدی سەرۆکی ینی سەرفەرماندەی هێزەکانی سووریای دیموکراتیک وەک ئیتر لە نوێترین شڕۆڤەکاندا کۆتایی کاریگەرانەی هەسەدا بە ئاشکرا دەبینین ئیتر جیۆپۆلیتیکی ناوچەکە ئەم پێشهاتە وەک ئەوە دەبینن ئەمە ڕێککەوتنێکە لە هەمان کاتدا ئەتوانی بە نسبەت دەوڵەتەوە حتا بە نسبەت ئەمریکاوە وەک ئاشتبوونەوەیەک لە قەڵەم بەدرێ ئیتر کورد لە چوارچێوەی یعنی کۆتایی بەو سەد ساڵانە دێنێ کە بەردەوام لەناو ڕاپەڕین و یاخی بوون و شکست و ڕێککەوتن و دیسان شکست و ئەمانە بە تەواوەتی دێنێ ئیتر هەمووتان وابزانم مەرجەکانتان بینین کە تەواوی مەرجەکان لە بەرژەوەندی ناڵێم لە بەرژەوەندی ئەوانن کە پێشتر تۆماس باڕاک زۆر بەڕاشکاوانە باسی کردوونە من بەردەوام گوتومە تۆماس باڕاک چیوت ئیتر دەبێ باوەڕ بکەن دەبێ وەکو خۆی وەری بگرن چونکە تۆماس باڕاک کەسێکی دیپلۆمات نییە کەسێکە لەسەرەوە ئیتر دابەزیوە بۆ خوارەوە و بەردەوام ئەو شتانەی ئەو دەڵێ ئیتر دەبێ پێمان خۆش بێ ویانیش پێمان ناخۆش بێ ئیتر دەبێ قبولی بکەین ئێستاکە بە کورتی ئەتوانین بڵین ئەوەی ڕوویدا ئەنجامەکەی گرنگە ئیتر ئەوەی ڕوویدا بە کورتی یەک کۆتایی هێزەکانی سووریای دیموکراتیک هێزێک کە لە چوارچێوەی دەوڵەت نەبێ لە چوارچێوەی دەوڵەت ڕێک نەخرابێ ئەم هێزە کۆتایی پێدێ و ئەم هێزە نەوەک لە سووریا لە کوردستانی عراقیشدا کۆتایی پێدێ خۆی لە خۆیدا لە کوردستانی تورکیا بە تەواوەتی کۆتایی پێهاتووە ئەمانە هەمویان پارالێل لەگەڵ ئەو قۆناغەی کە عەبدوڵڵا ئۆجۆلان دەوڵەت باخچەلی ئیتر باسییان لێوە کردووە لەو چوارچێوەیەدا ئینسان دەتوانێت بیان بینێ ئیتر کوردەکان پێیان خۆش بێ یان پێیان ناخۆش بێ واز لەو شێوازە تێکۆشانە یاخی بوونەی دەرەوەی دەوڵەت دێنن کوردەکان دەچنەوە ناو دەوڵەت ئیتر ئەمە لە هەمان کاتدا وەکوتم کۆتایی پێهێنانی هێزە چەکدارەکانە کە لە دەرەوەی دەوڵەتن بەوانەی کە بە شێوەیەک لە شێوەکان لە دەرەوەی دەوڵەت موچە لە دەوڵەتیش وەردەگرن بە ئاشکرا بڵێم مەبەستم هێزەکانی پێشمەرگەیە لە دوای چارەسەرکردنی کێشەی ئێران ویانیش نەمانی کێشەی ئێران ئەگەر نەمینێ ئیتر ئەمە ئەوێش دەگرێتەوە لە هەمان کاتدایتر ئەمە کۆتایی ئۆتۆنۆمی سیاسیە ئیتر ئەو ڕێککەوتنەی ئێستای نێوان ڕۆژئاوا و حکوومەتی ئەلشەرع لە مەرسوومەکەی سەرۆکایەتی ژمارە 13دا بە ئاشکرا دەردەکەوێت کە تیایدا کورد وەک پێکهاتەیەکی ڕەسەن دەناسرێن و ئێشەی ئیدی لە ناو دەوڵەتدا
چارەسەری دەکا بەڵام ئەمانە ئۆتۆنۆمیەکی سیاسی نین هەروەکو پێشتر ئەحمەد شەرع باسی کردووە ئیتر ئۆتۆنۆمیەکی ئیداری هەر ئەمەیە کە پێشتر بەشار ئەسەد ئامادە بووە بە کوردەکانی بدا هەر ئەوەیە کە پێشتر سەدام لە ساڵی هەفتاکاندا زیاتر لەمە زیاتری بە کوردەکان داوە ئیتر لێرەدا دەبینین کە شتێک هەسەدا وەک هێزێکی سربەخۆ نامێنێ بەڵام وەزارەتی بەرگری سووریا ئیتر شەڕکەرە کوردەکان لە ناوچەکانی خۆیان وەکو حەسەکە و قامیشلۆ دەهێڵیتەوە زیاتر نەوەک لە ناوچە عەرەبیەکان بە تەنیا لە ناوچە کوردیەکاندا ئیتر ئەمانە هەم وەکو پۆلیس دەمێننەوە هەم وەکو هێزێکی یەدەک لە ڕووی تەکنیکیەوە نەک یەدەکی سیاسی وەکو ئەوەی ئێمە چاومان لێبوو لە ڕووی تەکنیکیەوە ئەمانە دەمێننەوە ئەگەر پێویست بوو بۆ نمونە شەڕ بکەن لە دژی داعش لێرەدا ئیتر دەبینین ئەوەی کە پێشتر دەوڵەت باخچەلی ویستویەتی هەر ئەمە پێکات ئەوەی کە تۆماس باراک باسی کرد هەر ئەمە پێکات و ئەوەی کە ئەحمەد شەرع باسی کرد هەر ئەمە پێکات ئیتر با زۆر بە کورتی هاوڕێن داوای لێبوردنەکەم ئەمڕۆکە پرسیارەکانتان وەرناگرم زۆر بە پەلا قسە دەکەم سبەینێ ئەتوانین پەخشێک بکەین و لەوێدا پرسیارەکانتان وەربگرم لێرەدا ئەتوانین بە کورتی وێنەیەکی ئەم هەموو قۆناغا 15 ساڵیە بکێشین ئیتر قۆناغەکە لە چوارچێوەی لەکوێ دەرفەت پەیدا بوو هێزێکی چەکداری کوردی ئیتر بچێتە ئەوێ لەوێدا ئیتر وجودی خۆی ئیسپات بکە لە ڕووی کردداریەوە و ئەمە تەماشامان کرد کە هێزەکانی پێشمەرگە لە کەرکووک کردیان لە بەشێکی مووسڵ کردیان لە سەردەمی شەڕی داعشدا بەڵام دوایی دەرکران هەر بە قسەی ئەو ئەمریکایە دەرکران هەر بە پیلانی ئەو ئەمریکایە دەرکران پەکەکە لە شەنگال بە هەمان شێوە و تەماشا دەکەین هێزەکانی سووریای دیموکراتیک یعنی بزوتنەوەی ئۆجەلانی دیسا لە سووریاش بە هەمان شێوە ئیتر لە سەرەتادا هەڵسان کارێکی وایان کرد هێزە هاوپەیمانەکان لەبەر ئەوەی ئیتر لە مێژ بوو ئیتر تقریباً 20 ساڵێک بەر لە ئێستا یعنی 5 ساڵ بەر لەو سەردەما استراتیژی خۆیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا گۆڕی بوو کە چیتر سەربازی خۆیان بە کوشتن نەدەن ئەمە لە ئەنجامی ئەو ئەزمونێکە لە شەڕی عێراقدا وەریان گرتبوو ئیتر بەڵام هاتنی داعش وای کرد کە ئەمان هەم بێنە مەیدان هەم پێویستیان بە هێزێکی سەر عەرزی بێ ئیتر کوردەکان ئەمەیان وەکو هاوپەیمانی لە مشکی خۆیاندا ڕسم کردو ئەو هاوپەیمانی و هاوپەیمانیە بە هیچ شێوەیەک نەسڕایەوە بە سەدان هەزار محەلیلی نەخوێندەوار محەلیلی نەفامیان هێنا ئیتر 1001 ناو و مستەڵەحاتی نوێیان دۆزیەوە کە ئێمە هاوپەیمانی ئیسرائیل هاوپەیمانی ئەمریکای لە ناوچەکە و حتا دوایی ئەمە لە عێراقدا بینیمان لە سووریاشدا لە دواییدا بینیمان ئیتر ئەمە وای کرد کە ئەو هێزانە بهێڵدرێنەوە مەبەستم یەپەگە بوو بەڵام لە لایەکی دیکە تورکیا هەبوو ئیتر تورکیا کێشەیەکی دیکەی دروستە کرد و لە هەمان کاتدا لەو جوگرافیایەدا عەرەب هەبوون ئەو عەرەبانە هەم مەترسی ئەویان تێدا و پۆتەنسیەلی ئەویان تێدا بوو بستنە ناو داعش هەم مەترسیان لەسەر بوو و هەم پەیوەندیەکی خێڵەکی بە تایبەتی عەشیرەتی شەمەڕ کە گەورەترین عەشیرەتی باکوور و ڕۆژهەڵات و ڕۆژئاوای سووریایە پەیوەندێکی خزمایەتیان لەگەڵ بنەماڵەی ئەل سعود هەیە و ئەمانەش هەمویان لە کۆتاییدا ئیتر پێویست بوو هێزەکانی سووریایی یعنی هێزێک وەکو هێزەکانی سووریای دیموکراتیک دروست بکرێ شابلۆنێکی وە دەمامکێکی وای بەسەردا بنرێ بەڵام ناوکەکەی هێزەکانی یەپەگە بن کە هێزەکانی پەکەکەن ئیتر لە هەمان کاتدا ئیتر پەکێکە ئەمەی
وەکو ویستی وەکو دەرفەتێکی دیکە بەکاربێنێ بۆ ئەوەی پەکەکە لە لیستی تیرۆر بسڕێتەوە لە ژێرناوی ئێمە شەڕی داعش دەکەین، ئێمە هاوپەیمانی ئەمریکیان، ئێمە لەگەڵ ئەمریکیەکان خوێن ڕێژین ئیتر بەڵام ئەمەشیان بە هیچ شێوەیەک نەبوو، ئەمەشیان کارێک و خەیاڵێکی عقلانی نەبوو. ئیتر ئەمە وای کرد هەتا وەکو سەردەمی کۆتایی بەشار ئەسد بە شێوەیە بمینێ لە سەردەمی کۆتایی بەر لە سەردەمی کۆتایی بەشار ئەسەددا ئیتر هەمومان دەزانین شتێک هاتە ئاراوە 7 ئۆکتۆبەر بوو. لەگەڵ 7 ئۆکتۆبەردا تەواوی پارادیگم و استراتیژی ئیسرائیل و ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست گۆڕانکاری بەسەردادێ. لەمەدا ئیتر تەماشا دەکەین گەورەترین هەڕەشە یەک بزوتنەوە چەکداریەکانن کە لە دەرەوەی دەوڵەتن، هەم نائارامی دروستەکەن، هەم نائیستیقراری دروستەکەن، هەم ئەوانە پۆتانسیێلی ئەوەیان تێدایە لەگەڵ لایەنێکی دیکەی دژ بە خۆر ئاوا بەردەوام ئیتیفاق بکەن، ئیتر هەڕەشە لەسەر یەکتری بکەن و هەڕەشە لەسەر هاوپەیمانەکانی ئەمریکاش بکەن، هەم هەم لەگەڵ ئەمریکا کار دەکەن، هەم لە دژی هاوپەیمانەکانی ئەمریکا کار دەکەن بۆیە ئیتر تەماشامان کرد گەورەترین هەڕەشە لەو سەردەمەدا ئێران کەوتە پێشەوە. لە بۆ هەندێ باشترین ڕێگا چارە بەپێی عەقلی ئەوان بەپێی عەقلی سەرمایەداری ئەمریکا، بریتانیا، فەڕەنسا، ئەڵمانیا و ناتۆ ئیتر دیسا یەک تورکیا بوو، چونکە تورکیا وەکو وتمان هێزێکە گاڵتەی پێناگرێ، گەورەترین هێزی ناتۆیە لەو ناوچەیە و لە هەمان کادا تورکیا وڵاتێکی حکوومەتێکی ئیسلامی هەیە و ئەو حکوومەتە ئیسلامیە ئەگەر چی قیڕە قیر دەکا لە بەرامبەر داعش، بەڵام لە کۆتاییدا لە بەرامبەر ئیسرائیل ببورن، بەڵام لە کۆتاییدا ئەکرێ بخرێتە خزمەتی ئیسرائیل، ئەخرێ بخرێتە خزمەتی ئەجنداکانی ئیسرائیل ویان ئەکرێ لەگەڵ ئیسرائیل ڕێک بکەوێ، هەروەکو بینیمان لە کۆبوونەوەکەی پاریسدا ئیتر ڕێک خران. لە هەمان کادا ئەو تورکیایە هەم ئەتوانێت لە قەفقاسیا بەرژەوەندیەکانی خۆر ئاوا بپارێزێ، هەم ئەتوانێت لە هەمان کاتدا ئیتر لە بەرامبەر ئێرانیش هێزێکی وەک هێزێکی یەدەک بمێنێتەوە. ئەگەر چی لەو بارەوە هەندێک ناکۆچی هەنا لە بینی تورکیا و ئەمریکادا لەسەر ئەوەی کە ئێران بڕوخێ ئایا نۆرەی مندەی یان نا، ئەمانە لەلایەک، بەڵام سەرباری ئەوەش لەبەرەوەی تاقە هێزێکی ناتۆیە و لە هەمان کاتدا هەڕەشەکان بەتەنیا ئێران نین، هەڕەشەی رووسیا هەیە، هەڕەشەی چاینا هەیە، ئیتر ئەمانە هەر هەموو پێویست بوو بەیەکەوە چارەسەر بکرێن. لە سەرەتای قۆناغی دیالۆگی ئیمرالیدا کە من یەکەمین کەسم وابزانم هەمووتان دەزانن یەکەمین کەسم باسم کردووە، یعنی یەکەمین کەسم ڕامگەیاندووە کە دیالۆگێک لە نێوان ئیمرالی و قەندیل ڕوویدا. هیچ کەس باوەڕی پێ نەکردم هەتا وەکو دوای 2 هەفتە ڕۆژنامەی ئەلمۆنیتۆری ئەمریکی باسی کرد، ئینجا باسییان کرد، ئەلمۆنیتۆر باسی کرد، ئەلمۆنیتۆر باسی کرد. ئیتر لە دوای ئەمەدا دەوڵەت باخستەلی هاتە سەر شان و ئەو قسانێک ئەو کاتی کردی ئێستاکە هەر هەمویان پێگدێن کوردەکان قەرداشی ئێمەنا. ئیتر ئەردۆغانیش دوای ئەوە باسی کرد کورد میلەتێکی موسڵمانن، کورد و عەرەب و تورک هاوپەیمانن، ئیتر تەڵ خەلاس و بڕایەوە. لە مەرسوومەکەی ئەحمەد شەرع، ئەو مەرسوومەی ئێستاینیان کە لەگەڵ مەزلوم عەبدی ئیمزای کردووە، مەرسوومی پێشتر کە دان بە نەورۆز دەنێدان بە زمانی کوردی دەنێ، لەوێشدا ئیتر مستەڵەحاتی ئیسلامی بەکار هاتوونە. ئیتر کورد، سونە، تورک، عەرەب دەخرێنە ناو یەک قاڵب، ئیتر لەگەڵ زایۆنیزم جوود دەکرێن، متربە دەکرێن. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هێزێکی وەها دروست دەکرێت لە بەرامبەر ئێراندا، حتا لە ئایندە لە بەرامبەر هێزێکی دیکە بێ. ئەمە تا چڕادێک سەردەگرێ، چەند ساڵ سەردەگرێ، لەکوێ کۆتایی پێدێ، لەکوێ دەمی مەقەسەکان دەکرێنەوە، لەکوێ ژەنگ دەگرێ، لەکوێ دەتەقی، ئەمەیان جارێ نازانی. بەڵام پیلانەکە ئەوەیە و دەستیان دەڕوا ئێستاکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. هەر بۆیە تەماشامان کرد لە دوای ڕووخانی بەشار ئەسەد ئەحمەد شەرع بەبێت تەقا هات کلیلی دیمەشقیان پێشکەش کرد و ئەحمەد شەرع کۆمەڵێک
دەستکەوتی هەبوون هەر لە ئەڵمانیا بگرا هەتاوەکو هۆڵندا و هەتاوەکو فەڕەنسا و هەتاوەکو ئەمریکا و بەریتانیا و هەر کەس چوو ئیتر سڕێیان گرت بوو کامیان تۆقا لەگەڵ ئەحمەد شەرع بکەن ئیتر هەر هەمویان شتێکی وایان کرد بەڵام ئەحمەد شەرع لەو کاتەدا تووشی غروریەتێک بوو ئیتر و هەڵسا ئیتر لە جیاتی ئەوەی لە سەرەتادا بە دیالۆگ کێشەکان چارەسەر بکە هەڵسا سەرەتا پەلاماری عەلەویەکانیدا کە پەلاماری عەلەویەکانیدا ئیتر ماسکەکانی بە تەواوەتی کەوتن ماسکەکانی خۆر ئاوا و ئیمپریالیزم و سەرمایەداری بە تەواوەتی کەوتن کە چ چەپەڵیەک چ دڕندەیەکیان دروست کردووە و دەرفەتێکی زۆر زۆر گەورە بۆ هێزەکانی سووریای دیموکراتیک هاتە ئاراوە بەڵام لەو ڕۆژەدا ئیتر تەماشامان کرد بە قسەی تۆماس باراک و بە قسەی ئەردۆغان و بە قسەی باقچەلی ئیتر ئەحمەد شەرع و مەزلوم عەبدی وەکو بڵێ ئیتر زەوازێکی سیاسیان کرد ئیتیفاقی دەی ئازاریان پێکهێنا ئەو ئیتیفاقە ئیتر ئەحمەد شەرعی لەو قەیرانە گەورەیە زوو بە زوو ڕزگار کرد و دەستی کردەوە و ڕووی سپی کردەوە دەستە خوێنەکەی هەمووی پێ سڕیەوە ئەگەر بێت و ئەمە نەبوایە لەو دەرفەتی ئەم کاتیدا یعنی هێزەکانی سووریای دیموکراتیک ڕەنگ بێ بیان توانی با شتێک بکەن لە هەموو سووریادا ڕەنگ بێ بیان توانی با بەڕاستی ئێتر ئەو گوایە شۆڕشەی ئەحمەد شەرع و MI6 و CIA و میتی تورکی ئەیانتوانی تەقلەیەکی پێلێ بدەن بەڵام ئەمەیان نەکرد ئیتر ئیتیفاقێکی لەگەڵ ئەحمەد شەرع کرد ئەحمەد شەرعی وەک سەرۆکی سووریای عەرەبی ناساند ئیتر لە دوای ئەمەدا ئیتر تەماشامان کرد دیسە هەر ڕۆژێکی دوو ڕۆژی پێنەچوون ئیتر ئەحمەد شەرع پاکێجێکی ئیتر چی پێدەڵێن پێشنیار یاسایەکی لە بۆ دەستوری بنچینەی نووسی ئەمجارە کاردانەوەی کوردەکان هاتە ئاراوە کە بە کەڵک هیچ نەداهات بەڵام ئەو پاکێجە هەمان ئەو پاکێجە بوو کە لە کۆریدۆرەکانی ئیمرالیدا لە بینی باخچەلی ئۆجەران پێشتر قسەی لەسەر کراوە لە بینی MI6 و CIA قسەی لەسەر کراوە ئیتر ئەمانە هەمویان تێکەڵ و پێکەڵ کران نەیانتوانی سوودی لێوەربگرن کاردانەوە نیشاندراوە تۆماس باراک هاتە مەیدان بە ئاشکرا ئیتر ئەمەی ئێستاکە لەو ڕێککەوتنەدا دیارە بە ئاشکرا ئەمەی باس کرد ئێتر گوتی خۆسەری و لا مەرکەزیەت و فدرالی و ئەمانە لە عراقیشدا نابن لە سووریاشدا نابن یعنی تۆماس باراک ئێستاکە مەسعود بارزانی بەشێک لە دەردەکەی ئەمەیە یعنی بنەماڵەی بارزانی بەقەت ئەوە تەجروبەی سیاسیان هەیە دەزانن کە ئەو قسەی تۆماس باراک چۆن ئەو کاتەکردی ئێستا لە سووریا هەمووی جێبەجێ دەکرێت وەکو خۆی بەڵام قسەیەکی دیکەشی کرد گوتی ئەو فدرالیەی عراقیش باسی فدرالیەکەی عراقیشی کرد لە بیرتان نەچێ ئیتر ئەمەیە بەڵام ئیتر پارتی تایبەتمەندیەکی هەیە یعنی لە ژێرەوە خۆی لەگەڵ وەزعەکە دەگونجێنی وەکو 16 ئۆکتۆبر لە سەرەوەش دەکاتە قێڕەقیری کوردایەتی قێڕەقیری ناسیۆنالیزم تاوانەکە ئەخاتە ئەستۆی ئەو ئەخاتە ئەستۆی ئەو خاتە ئەستۆی ئەوەی هەیە بەڵام لە ژێرەوە خۆی لەگەڵ دەگونجێنی هێزەکانی سووریای دیموکراتیک لەو قۆناغەدا خۆیان لەگەڵ ئەمە نەگونجان لە هەمان کاتدا لەناو هێزەکانی سووریای دیموکراتیکدا ئەگەر نەڵێن بۆ چوونی جیاواز ئەگەر نەڵێن لێکترازانی جیاواز شتێک هەبوو ئەمە چیە یەک لە مەرجەکانی تورکیادا ئەوە بوو کە کادرەکانی پەکەکە دەبێت لەوێ دەربکەون کادرەکانی پەکەکە لەوێ دەرچوینە نەخیر هەتا ئەوکوێسە دەرنەگەێت دوێنێ لە ڕقا ئیتر شەڕوانێکی هێزەکانی سووریای دیموکراتیک کە ئاڵای هێزەکانی سووریای دیموکراتیکی لەسرە بە هەتا قووەتی دەبێت ئەلێ بژی پەکەکە ناش لێ بژی یەپەگا بژی قەسەدا ئەڵێ بژی پەکەکە کاتێک تۆم دەتەقن تەقە دەنگی دۆشکادەیتر قیڕەی دەکا بژی پەکەکە یعنی ئەمە نیشانمان دەدا کە چییە ئیتر بۆیە ئەمە گەیشتە ئەمڕۆ وەلە هەمان کاتدایتر کاتێک هێزەکانی سووریای دیموکراتیک ئەلیتی سیاسی ئەمەی بینی کە لە
ئیسرائیل دەرحەق بە دروزەکان هێرشێکی توندی کردە سەر بنەماڵەی ئەحمەد شەرع لە حەوشی پشتەوەیدان و لە بینایەی سەرفەرمانداری گشتیدا ئیتر گوتیان تەواو هەموو شتێک تەواو بوو لەمە دوا ئەو ڕێککەوتنەی کە پێشتر کراوە بە هەمووی ئیتر بخینە ناو فرێزەر و سەرلاجەکە ئیتر بە بەفری لەسەر شین ببێ و ئیتر ئیسرائیل لە مەیدانە لە ئایندەدا ئەگەر دوای بکەین دوای بخەین ئەتوانین زیاتر سوودی لە بۆ ئێمە هەبێ یعنی ئەمە هەمووی کۆبکەوە سەر یەک ئیتر دەبینین عەقلی عەسکەری کوردەکان بۆمان دەردەکەوێت عەقلی عەسکەری کوردەکان عەقلی عەسکەری فەڵەستینیەکان عەقلی عەسکەری لوبنانیە شیعەکان عەقلی عەسکەری کوردەکانی عێراق و ئەوانی دیکەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر لە مێژە کۆتایی پێهاتووە لە مێژە کۆتایی پێهاتووە پرۆژەیەک هەیە ئیتر ئەو پرۆژەیە ئەتۆ جۆرە مافێکت دەبێ بەڵام ئەو مافە نییە کە ئەتۆ پێشتر خەونت پێبینیوە دەوڵەت لە ناو دەوڵەتدا دروست بکەی ئیتر هێزی سەربازی و ملیشی سربەخۆت هەبێ بۆڕی نەوتی سربەخۆت هەبێ ئیتر هەتا دوایی ئەمانە ئیتر ئێستاکە ئەتوانین بڵێن کۆتایی پێهاتووە و ئەوەی لە کوردستانی عێراقیشدا ڕوویدا ئەو فدرالیە لە سەردەمێکی زۆر تایبەتدا ڕوویدا کە ناچاری بوو ناچاریەکە ئەوە بوو وەکو وتمان زۆرینەی عێراق شیعەن لە سەدا 65 شیعەن و ئەو ئەلیتە شیعی سیاسی هەمووی ئاویان لە ئێران خواردبەوە لە ئێران پەروەردەکرابوون لە ئێران خوێندویانە ئیتر ئەمانە نەوەک پیاوی ئێران ئەمانە کوڕی ئێران بوون و بە ناچاریش ئەمانە هاتنە سەر دەسەڵات لە بەرامبەر ئەمانە هەم کورد پێویست بوو هەم سونی پێویست بوو سونیەکانیش لەبەر ئەوەی لە دوای ڕوخانی سەدامدا چوونە بەرەی ئەلقاعیدە و دوایی داعش لە پرۆسی سیاسی خۆیان دابڕی ئیتر مەیدانەکە لە بۆ کوردەکان مایەوە و ئیتر تەجروبەی تاڵەبانی و بارزانیەکانیش ئیتر لە سەرەتای یعنی پێش ڕوخانی سەدامیشدا ئەمە بوو کە پێشتر ئێمە شتێکیان پێ ئیمزا بکەین یعنی ئەو کۆبوونەوەی لە کۆبوونەوەی ئۆپۆزیۆن کە لە لەندەن سازکرا پێش ڕوخانی سەدام بە ماوەیەکی زۆر کوردە ئۆپۆزیۆنی عێراقی مەسەلەی فدرالی لەڕاستیدا ئیمزا کردبوو بەڵام ئەو پرۆژە فدرالیە تەماشا دەکەین نەبووە مۆدێلێکی ڕێکوپێک ببایە مۆدێل شتێک دەگۆڕا شتێک نەدەگۆڕا لەو سەردەمیدا بەڵێ بەڵام لە ئێستادا گومانم هەیە لە ئێستادا ئیتر سیاست لەسەر بنەمای مۆدێل و مافی مرۆڤ و من کچم لەگەڵدایە ژنم لەگەڵدایە من مافی لەگەڵ نەتەوەکانی دیکە بەیەکەوە کار دەکەم ئەمانە هەمویان شتی باشن هەمویان شتی خراپ نین یعنی مرۆڤ ناتوانێت لە سووریادا دژمنایەتی سوریانیەکان بکات دژمنایەتی کلدانیەکان بکات دژمنایەتی تورکمەنەکان بکات دژمنایەتی عەرەبەکان بکات ئەتۆ بەخۆت چی لەوێ هەتاوەکو دژمنایەتی ئەوانە بکەین لە هەموو ئەو بەری یعنی ڕۆژهەڵاتی ئاوی فرات ژمارەی نەتەوەکانی دیکە دووقەت لە کوردەکان زیاترە کەسێک کە نەشارەزا بێ ئەتوانێت لە خۆیەوە خەیاڵ بکە و قسە بکە بەڵام ڕاستەکەی وەهایە یعنی لێرەدا مەسەلەکان بەو شێوەیە نابەسترێنەوە لە کۆتاییدا ئەتوانم بڵێم هاوڕێیان مەسەلەی ئەو جۆرە خەباتەی کوردایەتی ئەو جۆرە خەباتەی ئیتر ئەو جۆرە تێکۆشانە چەکداریەی فەڵستینیەکان ئەو جۆرە تێکۆشانەی بەرخودان و مقاوەمە بەگشتی ئیتر کۆتایی پێهاتووە لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئیتر ئەمە کۆتایی بابەتەکەیە و لەمڕۆ بەدواوە چی بەسەردێ بەڕاستی ئەمن پێم وایە ئەو مادانەی کە ئیمزای مەزلوم عەبدی و ئەحمەد شەرعی پێوەیە ئەمانە زیاتر جێبەجێ دەکرێن ئەمە دوای 5 ساڵی دیکە گۆڕانکاریەکی بەسەردادێ حتمما 10 ساڵیکە حتمما گۆڕانکاریەکی بەسەردادێ ئەمانە هەمویان کۆنژکتۆرن بەڵام گرنگیەکە ئەوەیە کوردەکان
چ دەرسێک لەمە وەردەگرن؟ ئایا کوردەکان وەکو تورکە ئەزەریەکانی ئێران لە دوای دروستکردنی کۆماری کوردستان و کۆماری ئەزەربایجان لە سەردەمی 48ەکاندا ئیتر دەرسێک وەردەگرن وەکو تورکە ئەزەریەکان کە ئیتر دەرسێک لە مێژوو وەردەگرن و یانیش مێژوو دیسان دووبارە دەکەنەوە. ئێمە هەتاوەکو ئێستا دووبارەمان کردیتەوە، ئەوان دووبارەیان نەکردەوە. ئێمە دێهاتمان سووتە، ئێمە دەربەدەر بووین، ئێمە نەخوێندەوارماین، ئێمە بێ ئابووریماین و ئێمە دواکەوتوماین و ئێمە خەڵکمان زیاتر لێکوژرا، بەڵام تورکە ئەزەریەکانی ئێران ئەتوانین بڵێن خاوەنی بوونە خاوەنی هەموو ئێران. ئیتر ئەمە تەواوی بابەتەکەیە. ئیتر خەڵک لەمەودووە لە دیاسپۆرا وەکو ئەرمەنیەکانی دیاسپۆرا، حتا وەکو جوولەکەکانی دیاسپۆرا، وەکو عەرەبە فەڵەستینیەکانی دیاسپۆرا لەسەر سۆسیال میدیا قیڕەقیر دەکەی، ئیتر جووتەلێ ئەدەی، هاتو هاوار دەکەی، یان وەکو پڕۆپاگەندەچیەکانی کە خۆیان بە پەکەکە هەڵپەساردەبوو ناوی جیاوازیان دەدۆزینەوە. هەندێکیان هەنا هەتاوەکو ئێستاش ئاگیان لێ نییە کە مەزلوم عەبدی و ئەحمەد شەرع ڕێککەوتونە، وێنە نیشاندن، ها بە دڕۆن وای لێدا، ها قەسەدە وای لێدا، ها جەنازەیەکی داعش لە عادێکەوت. کاکە جەنازەی داعشی چی؟ ئەمریکا چووە لەگەڵ داعش ڕێککەوتووە. ئیتر وا ڕێککەوتنی ئەو لە ڕێککەوتنی تۆ زۆر بەنسبەت ئەوان بە نرخترە. ئیتر بابەتەکان لە چوارچێوەی عەقڵدا بەڕێوە دەچن. وەکو وتم ئیتر پێشتر ئەمانە هەر هەمویان ڕێکخراون. ڕەخنەتان لەسەر هەیە، منیش ڕەخنەم هەیە، ڕەخنەتان لەسەر ئەوە هەیە کە ئۆجەلان و دەوڵەت باقچەلی ڕێککەوتون. ئەم پێم وایە هەتاوەکو ئێستاش ڕێککەوتونە، هەتاوەکو ئێستاش ڕێککەوتونە. بەڵام لەناو ئەو ڕێککەوتنەدا بارزەنیەکانیشان، لەناو ئەو ڕێککەوتنەدا تاڵەبانیەکانیشان، لەناو ئەو ڕێککەوتنەدا هێزەکانی سوودی دیموکراتیشان. لەو بەرەدا هەندێک حیساباتی بچووکەیە، ئەم حیساباتە مەسەلەکان دوا دەخا. ئەتۆ لە سەرەتاوە یەک چارەت لە پێشە، وەکو تاڵیبانەکان ئەم ڕێککەوتنانە بە هیچ شێوەیە قبوڵ نەکەی. لە سەرەتاوە بەجەسارەت چێ ئەو ڕێککەوتنەی کردیە، ئەمن نایناسم، قبوڵی ناکەم، ئەمن شەڕ دەکەم، تاو بیکە، سەرکەتی قومارەکەت بکە، سەر دەکەوی سەر ناکەوی. تر تاڵیبانەکان دوای 20 ساڵ هاتنەوە سەر دەسەڵات، تۆش لەوانەیە دوای 30 ساڵ یان بێوە سەر دەسەڵات یان بچیە ژێر قەبر. ئەمێنش شتێکی دیکەیە، بەڵام چارەسەریەکە ئەوە بوو، یان ئەوە تا ئەتۆ ئەوە قبول دەکەی، یان ئەوە تا ئەتۆ ئەوە قبول ناکەی. ئەتۆ هەم قبولی دەکەی، هەم لە کرداردا وەکو خۆی جێبەجێ ناکەی، هەم لە گوتاردا شتێکی دیکەت هەیە. ئەمە وا دەکا کە تەواوی کێشەکان دروست ببن، وە کاتێک کێشەکان دروست دەبن کۆتاییەکەی خراپ بێ. ئەگەر نا وەها ڕنگ بێ، وەها نەبووبایە، یعنی ئەو هەموو خەڵکە نەکوژرابایە، دیسان ئیتر ئەتۆیان لەسەر چۆپدا نەدابا و ئیمزایان پێکردبای. یعنی ئەمەی کراوە دوێنێ لە ڕاستیدا لە هەولێر کراوە، لە هەولێر ئیتر لە دەموچاوی مەسعود بارزانی بڕا تەماشا بکە، لە دەموچاوی مەزلوم عەبدی تەماشا بکە، دیارە لەوێ تۆماس باڕاک پێی گوتنە کاکە ئەمە ئیمزا بکە، ئەمە ئیمزا بکەن و ئیتر پاشان لەگەڵ خۆی بردووە و ئەحمەد شەرعیش ئیمزای کردووە. خەلاص برا. ئەگەر مەزلوم عەبدی نەچووبیتە دیمەشقیش، لەوێ ئیمزایەکی پێ کردووە و تۆماس باڕاک لەگەڵ خۆی بردیە دیمەشق، ئیمزایەکی ئەحمەد شەرعی پێ کردو. ئیتر ئەحمەد شەرع ئەمڕۆکە ئیعلانی کرد تەواو لەمە دووە ئیتر مەسەلەکە بەو شێوەیە دەبڕێتەوە و بەو شێوەیە ئیتر مەسعود بارزانی دەبێتە سەرۆکی نەتەوەیی کوردەکان و سەرۆکی نەتەوەیی هەموو پەکێکەش. ئیتر دەبێ ئەو ڕاستی ببین، ئەو ڕاستی قبول بکەن. ئیتر مەسەلەکە ئێستاکە بەو شێوەیە کۆتایی پێهاتوە. هاوڕێیان من هەروەکو بەڵێنم پێدابوونی تر ئەم بابەتە درێژتر ناکەمەوە، لەمە زیاتر ئەمڕۆکە قسە ناکەم، ئەو بابەتە کۆتایی پێنایە، ئەو بابەتە
هیچ بابەتێک وەکو وتم سەدی سەد وەکو خۆی جێبەجێ ناکرێ ئەو ئەوانەی کە شەڕیان بینیوە من بەخۆم شەڕم بینیوە پیلان داانەی شەڕ بکەیت سەرەتا هێڕشی سەر ئەو سەنگەرە دەکەم کە ئەو سەنگەرم گرت هێڕشی ئەو لایە دەکەم کە ئەو لایم گرت فلان گروپ پاشەکشێ دەکە فلان گروپ لەو لایە دەچێتە پێشەوە فلان گروپ لەو لایە فلان شت دەکە وانە بەڵام لە شەڕدا کە گولەی یەکەمین تەقا ئەتۆ دەبێ بەپەلە زۆر بەپەلە پیلانێکیکە دابنی ئەو پیلانی پێشتر داتناوە دەچێتە لایەک پیلانێکی دیکەی بەپەلە دروست دەکەی سیاسەتیش وهایە دیپلۆماسیەتیش وهایە وە ئێستا کە خێرایی بابەتەکان ئەمەنە زۆرە ئەگەر پیلانی پێشوەختت نەبێ مێزەیەکی قەیرانەکانت نەبێ کە ئەم بابەتانە بە شێوەیەکی استراتیژیک سیاسیانە عاقلانە لەسەر خۆیانە بیری لێ نەکەیتەوە ئیتر ئەمانە هەر وا دەبن یعنی کۆتاییەکەیان بە خراپ کۆتایی پێدێ ئەکرێ بە باشتر کۆتایی پێ هاتەبە وانە ئەکرا مەسەن هێزەکانی سووریای دموکراتیک بە سینگ دەرپەڕیەوە بە عەزەڵات و ماسوولکەوە چووبانە سەر مێزەکەی ئەحمەد شەڕە ئیمزایان لەگەڵ کردبا ئەو شتانێکی ئێستا قبولیان کردووە ئەو کاتە بەشێکی کەمتریان قبول کردبایە ئەکرا بەڵام نەکرا ئیتر وەکوتم کۆمەڵێک حیسابات کۆمەڵێک بەرژەوەندی و کۆمەڵێک حیساباتی بچووکی خۆیان لە ناوە خۆیاندا من نمونەی ئەوەم هێناوە کە بەپێی ئەو ڕێککەوتنی ئیمڕالی کراوە لە ماوەی ساڵێک زیاترە دەبوایە ئەندامانی پەکەکە لە ناو هێزەکانی سووریای دیموکراتیک دەرکرابانە دەرکران نەخێر دەرنەکران چێ ئەڵێ دەرکراینە چێ ئەڵێ پاشەکشیان کرد یەک کەس پاشەکشی بێنەکراوە یەک کەس زیاتریان کردو کەمتریان نەکردووە وانە مەسەڵەن ئەمە نمونەیەکە کۆمەڵێک بابەتی دیکە لەبەرەوەی لە باسم کرد لە قۆناغەکانی پێشووتردا چی ڕوویدا و چی وای کرد حیسابی ئەوان بگۆڕدرێ ئیتر دوای بخەن هەندێک زار دوا خستن لە سیاسەتدا ئیتر زیانی زۆرە ئیتر هەروەکوتم مەسەلەکە ئێستاکە بەو شێوەیە کۆتایی پێدێنن لە سووریا و ئێستا لە سووریا و لە تورکیادا شتێک نییە بە ناوی بزوتنەوەی کوردی شتێک نییە بە ناوی ئێرادەی سیاسی کوردی بەڵام لە هەمان کاتدا کورد مافێکی دەبێ مافێکی ئیداری مافێکی زمان مافێکی خوێندن ئەم زۆرە مافانەی دەبن و مافی دەبن لە ژێر باوەش و لە ژێر چنجی دەوڵەتدا تا ڕادەیەک سیاسەتیش بکە بەڵام لە دەرەوەی دەوڵەت لە دەرەوەی ئێرادەی دەوڵەت ئیتر هیچ شتێکی پێ نامینێ هیچ مەجارێکی دیکەی پێ نادرێ هەروەکوتم لە لایەکی دیکەش یەک لە گۆڕانکاریکەن کە پێشتر باسم کرد لە بۆ ئەوەی ئەوانەی کە یاخین ئەوانەی کە لە ڕووی سایکۆلۆژیەوە ئەمە قبول ناکەن ئیتر ئەمانە ڕادەستی کاک مەسعود بارزانی دەکەن کاک مەسعود بارزانی ئەمڕۆکە سەرۆکی نەتەوەیی کوردە لە سووریا و لە تورکیاشدا خەلاص و بڕایەوە هاتنی مەزلوم عەبدی لە بۆ دۆ هاتنی مەسعود بارزانی بە هێزی زرێڤانی و چەکی M6 لە بۆ جزیرە هەمان مانیفێستویە لە پێشتر پیلانی بۆ داڕێژراوە خەلاص و بڕایەوە ئیتر بەو شێوەیە هەموو شتەکان سەرەتا پێشتر بە هەمویان بە پێشتر بەو شێوەیە پیلان کراون و بەو شێوەیە ئیتر جێبەجێ دەکرێن لە ئایندەدا دووبارە لەگەڵتان دەبمەوە سبەینێکە لە خەو هەڵدەستین ئیتر بە ئانالیزێکی نوێ دێمەوە پێشبەرتان تکایە ئێوەش هەوڵ بدەن کەناڵەکەمان کە قسەی جیاواز دەکا دوور لە پۆپیلیزم دوور لە حەماسەت دوور لە پرۆپاگەندا و لە هەمان کادا دوور لە دوژمنکاریانە بە شێوەیەش هەوڵدانێکە ناڵێم سەد ڕاستم ناڵێم سەد ڕاست دەڵێم ئیتر ئێمە مرۆڤین هەمومان هەڵە دەکەین هەمومان غەڵەت دەکەین بەڵام هەوڵدانێکە ئەمە بۆ ئەوەی بە شێوەیەکی لە سەرخۆ تەماشای بابەتەکان بکەین
ئیتر و خوێندنەوەیەکی تازە و جیاوازتری بۆ بکەین کە بەداخەوە لە ناو کوردەکاندا بەهۆی ئەو پرۆپاگەندە و حەماسیەتی شۆڕش و حرەکەتی چەکداریەوە ئیتر تەماشا دەکەین مەجای بیرکردنەوە هیچ مەجالێک لە بۆ بیرکردنەوە نەمایە، هیچ مەجالێک لە بۆ ڕەخنە نەمایە و تێکەڵ و پێکەڵگی و ئالۆزیەکی زۆر گەورە هەیە، یان ئیتر ڕقی بکە و توندی بکە و هەرسە و بیس و تێنە و یانیش ئیتر ئاوێکی بەسەرداکە و ئیتر بڵێ ئاش بەتاڵ. لەمە زیاتر شتێکی دیکە نەبووە. ئەمە 100 ساڵە مێژووی ئێمە بەو شێوەیە. هیوادارم ئەمە لە ئایندەدا کۆتایی پێبێ. تکایە ڤیدیۆکانمان شێر بکەن، لایک بکەن، کۆمنت بنووسن، ڕەخنەکانتان بنووسن. ئەگەر ڕەخ نەبن لە چوارچێوەی ڕەخنە دڵنیابن هەوڵەدەم و بەپێی توانە وەڵامتان بدەمەوە. دووبارە بەیانی لەگەڵ یەکتریدا دەبینەوە. کاتێکی خۆش. ڕێز و سڵاو.